خۆی وڵاتانی هەرێمی و پێم وایە عێراقیش حکوومەتی اتحادیش هەموو لەگەڵ ئەوەی دانێتە گەشتی هەرێمی کوردستان قوارەکەی لاوازکەن و بەهێزیکەن هەروەها بچووکیکەنەوە. یعنی ئەو پێشێتکردنی ئاسمانی هەرێمی کوردستان ئەوە لەسەر عێراقا حکوومەتی اتحادیە دەبووە هەتا ئێستا سکاڵای کردبا لە ئەنجومەنی ئاسایشی نێونەتەوەیی هەروەها دەبی ئێستاکە چەندین اعتراضاتی دابا بە تورکیا بەڵام ئەوە لە بەهێزی و لاوازی حکوومەتی اتحادیە و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانش وەکو ئەوە شخصیەتی دەولی نییە ناتوانێت سکاڵا بکە ناتوانێت بەڵام دەتوانین لە ڕووی جەماوەرەوە دەتوانیت تکیشی لە جەماوەر مەسەرەن خۆپیشاندان و شتیوا دژی تورکیا و دژی پێشێرکاریەکانی تورکیا سەبارەت بە هەرێمی کوردستان خەڵک دەتوانێت ئەوەی بکاتن بەڵام خەڵکیش ناکە و حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆی بێدەنگ کردێ لەو مەسەلەیەدا چونکە بەڕاستی حکوومەتی تورکیا حکوومەتێکی هیچ بەزەیی بە هەرێمی کوردستان و بە قوارەی هەرێمی کوردستان دانایەتەوە و هەردەمش خەریکی ئەوەیە ئەو قوارەیە لەناو بباتن. ئامانجی تورکیا ئەوەیە ئەو هەرێمە کە دروست بووە بە پێی دەستور ئەو هەرێمە لە ڕووی واقعەوە بە مردووی بێڵتەوە نێڵێ پێشکەوێ بەهێز بێ بۆ ئەوەی بەرەو هەنگاوەکان بەرەو پێشەوە ناویشترێتن و باچەکانی دیکەی و کوردستانیش لە باکوور و لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵاتیش چاو لە هەرێمی کوردستان دەکەن ئامانجەکانی ئەوەیەکە کە خۆی دوژمنایەتی و دژایەتی بە ئاشکرا دەکاتن تورکیا. بەداخەوە ئاسمانی ئێمە کراوەیە بۆ وڵاتانی دەوروبەر بە کەیفی خۆیان فڕۆکەکانیان دێنە سەر هەرێمی کوردستان و قوڵایی هەرێمی کوردستان دەبڕن و کردەوەی ئەتوانە بڵێم کردەوەی تیرۆریستی ئەنجام دەدەن دژ بە خەڵکی سیڤیل و هاوڵاتیان. ئەوەی ڕاستی بێتن ئەوە دەبی هەر حکوومەتی فیدرالی یعنی چارەیەک لەو مەوزوعەدا بکاتن ئەو وەرەقانەی ئەو وەرەقەی خۆی کە هەیە بەرامبەر بە تورکیا دەبێ بەکاری بێنیتن بۆ تورکیا نەتوانێت ئەوانە جارێکی کە دووبارە بکات. ئێستا وای لێ هاتووە ئەو مەسەرەی درۆنانە بوویتە دیاردا یعنی لە ئەوەی دەرچووە جاروبار بێت دژ بۆ دژایەتی بە ناوی دژایەتی پەکەکەەوە ئەوانە دێدا باشووری کوردستان لەو هەموو شوێنانە قەسف دەکات و ئەوە ڕۆژی خەڵکەی قەسف کردووە خەڵکەی لە لای پێنجوێن لە سیارێکی داوە بە ناوی ئەوەی کە ئەوانە على ئەساس خەڵکی پەکەکە و مەسئولین و ئەوانە لە دەرچوو ئەوانە هەموو عەرەبن خەڵکی مووسڵیشن هیچ پەیوەندیا بە ئەوەیدان نەبەرەوە ئێران دەڕۆیشتن. بەداخەوە یعنی ئەو وەزعە نائەمنیە کە دروستکرایە بۆ هەرێمی کوردستان هەتا ئێستا چارەسەری بۆ نەدەدۆزێتەوە و وڵاتانی پێشکەوتوش وڵاتانی وەکو ئەمریکا و ئەوانەکە کە پشتیوانی لە ئێمە دەکەن هەتا ئێستا هەنگاوی جددیانە ناوە بەرامبەر بە تورکیا.